سڵاوتان لەبێت. ئەم بەیانیە سلێمانی بە دوو هەواڵی ناخۆش خەبەری بووە لەپڕ لە گەڕێکی ئاشتی گرمەیە کات و ئاگرێکی گەورە لە سەربانی باڵەخانەیە کەوتەوە. تیمەکانی بەرگری شارستانی کاتژمێرێکیان پێچ و تا کۆنتترۆلیان کرد. دەرکەوت ئاگرەکە بەهۆی هەڵەی کرێکارێکەوە بوو کە لە سەربانی باڵەخانەیەک لە حیمی کردو و تانکی گازی پێدا تەقیوەتەوە و کرێکارەکە خەڵکی بۆکانە و دەم و دەست گیانی لەدەستداوە. ئارام عەلی وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی بە 1964 ورد لە سەربانەکە تانکی غازی LPG هەبووە، بەڵام تانکیەکە سەلامەتە و غازەکە نەتەقیوەتەوە. جا هەر ئەمە نەبوو، هەواڵێکی دیکەی شۆکێنەر بۆ خەڵکی شارەکە ئەوە بوو کە لە گەڕێکی کەنەکەوە کوڕێکی تەمەن 19 ساڵان بەتەقۆ باوکە 6 ساڵانەکەی خۆی کوشت. چەند ساڵە ئاژەڵ دۆستەکانی کەرکووک هاوار دەکەن مەردی خوابن سەگە بەستە زمانەکان مەکوژن، ئەوە تا ئاواتەکەیان هاتە دی و بە قسەیان کرا. جاران لە کەرکووک تیمەکانی شارەوانی بە تاپڕ و گۆشتی ژەهراوی سەگەکانیان دەکوشت، بەڵام ئیتر لە مەوداوا ناکەن و لە شەڵتەرەکان کۆ دەکرێنەوە. سەگەکان لە ڕێگای تیمێکی قایمقامێت و شارەوانی و ڤێتەنەریەوە بە دەرزی تایبەت سڕ دەکرێن و دەبرێنە ناو شەڵتەرەکان. ئێستا 140 سەگیان کۆ کردوتەوە. هاوڕێ ڕەحمان زەنگەنا سەرۆکی لیژنەی قایمقامێتی کەرکووک بە 1964 وت پێشتر سەگەکان بە چەکی تاپڕ دەکوژران، بەڵام دوای کۆکردنەوەیان لە شەڵتەرێکی تایبەت بە سەگی بێلانەوە سەگەکان دەبرێنە ئەوێ و خۆراکیان پێدەدرێت و تیمێکی ڤێتەنەریش چاودێریان دەکەن. جەژنی قوربان نزیکە و ئیتر خەڵکی خۆیان ئامادە دەکەن بۆ قوربانیکردن. دەستگای تەندروستیەکان خەمیانە ئیشەکە خراپ بکرێت و تای خوێنبەربوون بڵاو بێتەوە. بۆیە لە ئێستاوە مشوری ئەخۆن و ئەمڕۆ تیمێکی کوشت و کاڵ و ڤێتەنەری چوونەتە کوشتارگەی هەولێر بۆ ئەوەی بارودۆخەکە ببین و هەر لەوێ ڕێنمایان بکەن کە چی بکەن و چی نەکەن. ڕێنمایەکان ڕوون بوون، کوشتنی قوربانی ببورن، گۆشتی قوربانی بخەنە ناو لایەنۆنی نوێەوە و هەر ئاژەڵێکیش دەرمانی پێدرابوو نابێ ڕاستەوخۆ سەر ببڕێت، بە هیچ شێوەیەک ئاژەڵی بێمۆر سەر نابڕێت. فەرەیدون حەمەد قادر بەڕێوەبەری تەندروستی ئاژەڵ بە 1964 وت لە دوو حاڵەتی تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان تۆمار کراوە، بۆیە زیاتر چاومان لەسەر کوشتارگەکانە. کاتێکی شاد.